بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله. ڕێزان، لێرە و پێم خۆشە سڵاوێکی گەرم و درود بنێرین بۆ برا پێشمەرگەکانمان لە بەرەی جەنگی بەرگری لە خاک و نیشتیمان و دوورخستنەوەی تەهدید لە هەرێمی کوردستان. سوپاسیان بکەین، ڕێز و حورمەت و نرخاندن بنوێنین بۆیان، بۆ ئەوان و هەموو ئەوانەی کە لە هێزەکانی عێراقیەکان و هێزەکانی هاوپەیمانان و هەموو ئەوانەی کە هاوکارن لەگەڵ ئێمە بۆ ڕاونانی داعش و کۆتایهێنان بە سەرەتانی داعش لە عێراقا. بێگومان ڕەحمەت و درودی پەروەردگار داواکەین بۆ شەهیدەکانمان و داوای شیفای عاجلەکەین بۆ بریندارەکان، بۆ ئومێد دەکەین کە گەلی ئێمە، خەڵکی ئێمە ئەو خۆڕاگریەی بەردەوام بێت تا ئەم کۆسپە و ئەم گرفتە ڕایی بکرێ و بکەوینە قۆناغێکی پاش داعش بە سەلامەتی، بێگومان بە یەک ڕیزیش. بەڕێزان، شاراوەنیەکە ئێمە ئەوە ئەچێ بۆ 25 ساڵ و زیاتریش هەرێمی کوردستان لە حاڵەتێکی سیاسی جیاوازایە. ئیدارەیەکی خۆی هەیە، هەڵبژاردننی کردووە، پەرلەمانی پێکهێناوە، حکوومەت و ئیدارەیەکی خۆی هەیە، گیر و گرفت و کۆس و مەشاکلیشی بووە، بەڵام لەگەڵ ئەوەشە کیانێکی بۆ خۆی پێکهێناوە. ئەمە جێی نرخاندنە و نابێ بیرمان بچێ. دەستکەوت بێگومان سەرکەوتن بەبێ گرفت و مەشاکل نابێت. بەڵام ئەوەی کە سەرنجی ئەدرێ و دیارە، سەرەتایی پێکهێنانی حاڵەتی سیاسی و حیزبەکان لە کوردستانە، ڕەنگە لە ناوچەکە بەگشتی لەگەڵ وڵاتانی تری دنیا جیاوازەکەی ئەوە بێ کە حیزب لێرە بە شێوەیەکی تایبەت پێک دێت، دروست دەکرێ، بە شێوەیەک لە شێوەکان دژایەتی لەگەڵ خۆیان هەڵێنێ و ڕەتفعلی و تەزاد لەگەڵ یایەتی. مەبەست نییە کە تەواوکاری ئەوی تر بێ و پێکەوە لەگەڵ ئەوی تر پێکەوە خزمەت بکەن، خزمەتی گەل و قەزیە و دۆزەکان بکەن، بەقەدەر ئەوەی کە مونافەسەیەکی توند، ململانەیەکی سەخت و جاری وا هەیە و بینیشمان لەو 40 ساڵی پێشوە ئەگاتە کوشتار، براکوژی، جاروبار دێتە خوارەوە ئەگاتە شەڕی سیاسی و حیزبی، جاروباریش حکوومەت و دەستگاکانی حکوومەت یا ئەو دەستگایانەی لە بەردەستایە بەکارهێنرێن بۆ عینی ئەو دژایەتی و ئەو ململانەیە. ئەمە حاڵەتێکی ناسیحیە و هاوڕێی حاڵەتی سیاسیشمانە بەردەوام تا ئێستش. بۆیە ئەبینی ناگەینە هەڵوێستێکی یەک پارچە لە مەسەلا نەتەوەیە، جددیە ئەساسیەکانیشمانە، چونکە تەسەورمان وایە کە ئەوە فڵان و کەس وایوت ئەوە مزایدەکە، فڵان کەس واکە ئەوە ئەوێ خۆی باتە پێشۆ، ئەوە منافەسەی ناشەریفە، ئەوە بەنەتیجە ئەمە ئەبینی کە ئێستا ئێمە تیاین. بێگومان بەنەتیجە خۆ مقەدەسکردن بۆتە مۆدە، بۆتە سەقافە،
خۆ پیرۆزکردن بەرامبەر کەمکردنەوە بە کەم سیرکردن کە ئەمە زۆر دیارە خطووکەی هەر کەسمان بی هەر لایەنێک لە لایەنەکان بی پێوەی دیارە ئەو حاڵەتە. بیرۆکەی تەکامل تەواوکاری یەکتری نییە لە ناومانە و نازانین هیچ کاممان بەبێ ئەویتر ئەتوانێ ناتوانێ ئیش بکە و ئەزانین ئەتوانێ و ئەزانین ئەویتر زیادە بە عەمەلیش دیارە کە تەسەورمان وایە ئەویتر زیادە لێمان زیادە و ئەبێ لە کۆڵمان بێتەوە. ئەم سەریقەیە زاڵە بەردەوام زۆر و کەم دەرەکەوێت لە هەڵسوکەوتی سیاسیمانە. خەباتی شاخ و شەرعیەتی شۆڕژگێڕی بە شێوەیەک بەبێ وتن بەڵام بەکرداری نەقڵ وەتە شار نەقڵ وەتە ئیدارەی شار. لە شاریشا نازکردن خۆ لە پێشبینین هەمیشە لەسەر ئەساسی ڕابردووە. لێرە قەزیەیەکی گرنگ هەیە. ئەم میلەتە ئێمە قەزیەیەکی نەتەوەی هەیە. ئێمە مەفروض بوو و عەقڵش داوای ئەوەکە سیاسەتی دروستیش داوای ئەوەکە کەسمان لێ زیاد نەبێ هەموو خاوەن ئایدۆلۆژیا و خاوەن دانیشتوانی هەرێمەکە و خەڵکی نەتەوەکەمان هەمووی پێویست بن بمانەوێ هەمویان بکەینە یەک بۆی پێکەوە بە یەک دەست بۆ گەیشتن بە نەتیجە بە ئامانجی هەموو ئەو خەباتەی کە هەمومان شانازی پێوەکەین. بەڵام وەختێ تەسەور وای لێ هات من بە تەنها خۆم ئەتوانم ئەوەی کە هەیە بیکەم طبعا ناشکرێ بە نەتیجە پاشقولدان و یەکتر شکاندن و مل شکاندنی یەکتری و بەکەم سیرکردن و تا دەرەجەی تەخوین و بە خائین دەرکردن. بێگومان وتومانە جارانی تریش کە لە ناو کۆمەڵگەی ئێمە تەکفیر هەیە و تەخوینیش هەیە. تەکفیر ئەوەیە کە زۆرتر ئیسلامیەکان بەکارهێنن، تەخوینیش ئەوەیە هێزەکانی تر بەکاری هێنن بەرامبەر بە یەکتری. جاری وایە هەردووکیشی یەکەگرێ لێ کەسێکە. وەختی حکوومەتداری ئەکەین، وەختی بازارمان کەوتە بەردەست، ئابووری کەوتە ئینفراج و کراوە یەک بوو، وڵاتی ئەمە لەم ساڵانەی پێشوە وەزعێکی باشمان بینی بەخۆمانەوە. بەڵام عیبەکەی ئەوە بوو حیزب و حکوومەت و بازار سەری کرد بە یەکە، سەری یەکتریشیان خوارد کە مەفروض بوو ئەوە موەسەسی بکرێ و جیا بکرێتەوە بەڕاستی. بێگومان وەختی حاڵ وابێ گەندەڵی واستە ڕەشوە شتی تر دزە کاتە ناو ئیش و کار و زۆر و کەم مەشاکل دروستە بێ وەکو ئەوەی کە ئەیبینی. هەموو کەسیش لە ئاسی خۆی بەریەکە و بەرامبەرەکە متهمەکە کە هەموو شیوانیە بەجددی. هەمومان بە شێوەیە لە شێوەکان و بە تەمان ئاستێک لە ئاستەکان بەشداری ئەم حاڵەتین کە دروست بوو ئەم نەتیجەین کە ئێستا لە بەردەستایە. زۆر و کەم تەمان معلومە زۆر و کەم بە دەرەجەی کاریگەری ئەو هێزە، حزوری ئەو هێزە لە ساحەکە. لەم ساڵانەی دواییشە سەقافەی ناوزڕانن و تەشهیر و بەکەم سیرکردنی یەکتری و شکاندنی ڕەمزی یەکتری، ڕەمزیەتی یەکتری و ڕەمزەکانی یەکتری، ئەمەش بووە باو گەشتینە ئەو ئەنجامەی کە ئەیبینین. طبعا تەکنۆلۆژیا و وەسائلی ڕۆژگاریش خزمەتی ئەو ڕەوشە نامەسئولەی کرد کە ئێستا بەداخەوە حرەکەتی سیاسیەکان
بگرە سەرکردەکان محکومە بەوەی فەیسبوک چی ئەڵێ فڵان تۆڕی کۆمەڵایەتی داخۆ چی بکا و چی بڵێ. ئەمەش تەبعاً دژی بینایە بەڕاستی. بینا سەرکردەکانە بێ دانیشن، پلان دانێن، استراتیژیەتی وازحیان ببێ، پێکەوە نەخشە ڕێژی بکەن بۆ ئیش، شارع و شەقام و هاوڵاتی و جەماوەر بەگشتی لە سایەی ئەو پلان و استراتیژیەتە ئیسراحەت بکا و ناسەبە. شەقام ئەڵێ چی و کاریگەری ئەو قسێ، ئەو هەڵوێستە، ئەو کەلیمێ، ئەو هەنگاوە لەسەر شەقام چییە؟ لەوێوە ئینتلاق بکا و لەوێوە چاک و خراپی هەڵوێستەکانی بزانێ. ئەمە کارەساتە. لەمانەش سیرتر بێباچی بووە مۆدە ئەویش، بێمنەتی و بێباچی. بەرپرسەکان لە حکوومەتەوە بیگرە تا حیزبەکان بێباکین، منەتمان نییە بەوەی خەڵک چیمان پێ ئەڵێ خەڵکە بڵێن منافسەکانمان، چونکە حسابمان کردو ئەوە ململانەیە و مزایدەیە و تەواو. خەڵک بە گشتی هاوڵاتی کە خۆی ڕاگریەکە و تەسەوری تەحملی مەسئولیەتەکە و خۆی ماندووەکە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ وەزعەکە هەڵکە تەقدیری ناکەین و ئازانین ئەوە تەبیعەتی ئیشەکە وایە و ئەبێ وابێ. بەرپرس دەست بکاتە ناو ئومێدی بەخشین. من تەبعاً لەگەڵ ئەوە نیم چاواشەکاری بکەین و دڵی خەڵک بە درۆوە خۆشکەین، بەڵام ڕاستیش نییە دڵی خەڵک دووبارە بە شێوەی لە شێوەکان ناومێد بکەین، چونکە ئینسان ئەکرێ لە اختصاصی خۆیان قسەیە بکا کە وەکو شێوەیەکی تەحلیلی علمی ئەو شتە لەگەڵ ئەوە ئەکاتە ئەوە تەواو. ئیتر تەعمیمکردن و ناومێدکردنی خەڵک خەتایەکی سیاسی و ئەخلاقی گەورەیە. حکوومەت ئەرچێتی بژێوی خەڵک تەئمین بکە، بەڵام هەمووشمان ئەرکمانە ئەخلاقیەن، سیاسیەن، هەموو سیاسیەکان، هەموو حیزبە سیاسیەکان ئەرکمانە کە دانەنیشین حکوومەت داڕوخێ بتە پێ سەیریکەین. حکوومەت چییە؟ خۆمانین، خاستەن ئەو پێنج حیزبە کە پێکهێنەری حکوومەتین. ئەبێ خەمخۆرانە لە خەمی نەکەوتنی دانەڕوخانی حکوومەتا بین، چونکە ئەتەپێ بەسەر هەمومانە، دووکەڵەکەشی بەسەر هەمومانە، بە چاوی هەمومانە ئەچێ. ئەمە پاکانە نییە بۆ ئەدای حکوومەت، چونکە حکوومەت مادام ئیشەکە بێگومان هەڵاکە، بێگومان تووشی شکست دەبێ. بەڵام ئەوەش دروست نییە کە هێزە سیاسیەکان خۆیان بەریکەن لەوەی کە ئەگوزەرێ و هەمووی دەستە چەورەکە بەسەر چەند کەسێکە یا لایەنێکە بسوین. ئەمەی کە هات بەسەر ناوچا بەگشتی و دوای بەهاری عەرەبی، دوایش وەکو داعش گەیشتە کوردستان و عێراق، شتێک بوو سەپێنراوی دیارە، پیلانی دیارە، بەڵام چۆن مواجهەکردنیشی بەڕاستی گرنگ بوو. ئەوەی کە ئێمەی ڕزگار کرد، توانی بڵین حرمەتێک بۆ گەلی ئێمە دروستکا پێشمەرگە بوو کە توانی بە نەبەردی خۆی، بە خۆڕاگری خۆی، بە گوێنەدانی بەوەی کە ئەگوزەرێ لە سەرمێزەکان و لە ناو ماڵە سیاسیەکانە، ئەگەر گوێی باە ئەوەی پێ ناکرا. سەرنجی دنیای ڕاکێشا و بێگومان هەڵ ئەسێ بە ئیشێکی گەورە.
بەڵام لەوە حساستر و هەستیارتر ئەوەیە دوای ئەمە چی؟ ئەگەر داعش تەواو بوو کە ئەبێت تەواو بێ، دوای ئەوە چی ڕۆدا؟ سیاسیەکان چیمان کردووە تا ئەوەی دەست بکەین بە بینایی ئەوەی کە ڕووخاوە؟ ئێمە لە دانیشتنێکی سەر مێزی پێکەوە تەحەفوزەکەین. کاک دکتۆر دلاوەر وتی پارساڵ 5 کەس بوون، ئەمساڵ 5ەکە تەواو نەکردووە. تەراجوعە پاشەکشەمان کردووە. باکیشمان نییە گوێ نادەینێ، ئەمە خراپە، ئەم گوێنەدانە خراپە. بۆچی کەممان کردووە؟ بەینێکتر لەوانەیە کەمتریشکەین ئەگەر لەم بەرنامەیە بەردەوام بین. داعش ئەو خێرەی بوو کە زۆرترین گەرم و گوڕی لە گەڵبوونی قەزیەی ملی ئێمە دروست کرد. بەڵام بەڕاستی چونکە کاتیەوە، چونکە بە مەرامێکی تایبەت دروست بووە، ئەگەری ئەوە هەیە دوای داعش ئێمە تووشی نەکسەیەکی گەورەتر ببین. بۆیە تا تەواو نەبووە ئەبێ خەمی خۆمان بخۆین. ئەم جۆرە کۆبوونەوانە خزمەتێکی گەورەن، جێگەی سوپاس و تەقدیری ئەم بڕێزانەیە کە ئامادەکاری ئەکەن بۆ ئەم جۆرە گفتوگۆیانە. هەموو دنیا ئەمڕۆ لەگەڵ کورد لەگەڵ پێشمەرگە وەستاوە دژی داعش، بەڵام بەو هەموو گەلە کۆمەیە حتمەن داعش خاڵێک هەیە تەواوە بێتایە. تا ئەو کاتە بە ئیشی باش بکرێ. بەڕای ئێمە چوون بۆ بەغا لەو هەنگاوە ئیجابیانە بوو کە لە تەوقیتیا بەجێ بوو و لە شێوازی ئەنجامدانیشیا لە کاتی خۆیان بوو و ئەڵێ ڕۆشتنە بە ئیتجاهی صحیح. چونکە ئێمە ئەو دابڕانە لەگەڵ بەغا لە وەزعێکی ئاواشە کە تۆ ناچاری لەگەڵ بەغا ئەبێ هاوکاری بکەی بۆ مەسەلەی داعش، و مەسەلەکانی تریش هەڵواسراون و هەڵپەسێراون. چوونە بەغا خزمەتێکی گەورە ئەکا، بەڵام ئەویش هەر پەروەردەکردنی ئەوێ، ئەویش خزمەتی ئەوێ، ئەویش یەک ریزی ئەوێ. طبعاً چوونێک ناتوانێت عەسای سیحری نییە، بەڵام ئەتوانێت هەنگاوی گەورە دەست پێ بکە و بەڕای ئێمە دەستی پێ کردووە. من لێرەوە بۆ ئەوی لە دەردە دڵ و وەسفی حاڵ کەم بکەینەوە تۆزێ بچینە سەر ئەو چی بکەین، چیمان پێ ئەکرێ. لە پێش هەموو شتەکانەوە ئەوە پێویستە، ئەوەی کە نخبەی سیاسیە، نخبەی سەقافیە، ئەو هاوڵاتیەی خۆی بە بەرپرسیارە زانێ، بەشەکەی خۆی بە مقداری خۆی ئەتراف بە هەڵە بکەین. ئەتراف بکەین کە بەشە هەڵەکەی خۆمان بدۆزینەوە، ئەترافی تا بکەین لەسەر تا خوار و هەمومان. ئەتراف بکەین بەم شکستەی کە ڕووی داوە لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی سەربەخۆیی ئابووریەوە کە بڕیار بوو هەنگاوی گەورە بنرێ. بەڵێ بەعزێکی هۆکاری دەرەکی هەیە، بەڵام بەعزێکیشی سیاساتی خۆمانە. هێشتا نەگەیشتوینە ئەوەی ئەتراف بەمە بکەین تاوەکو لە دوای ئەترافەکە هەنگاوی ئیجابی بنرێ. هێشتا هەرێکینە خەتای ئەو ئەبێ واز لەم مزایدات و چاواشەکاریانە بهێنین کە خۆمان یا ئیعلامەکانمان یا ئەو دەستگایانەی سێبرن و بە دەوروبەری حیزبە سیاسیەکانە ئەسوڕێنەوە
مزایدات بەسە ملەتێکە لە پاچی خۆی قەزدەیەکی گەورەی داوەتە دەست سیاسیەکان. بە ڕێگەیەکی دیموکراسیش تۆی هەڵبژاردووە مەسئولی کردووی تێن نوێنەری خۆی لە حکوومەتە لە پەرلەمانە لە مؤسساتە ئەبێ هەڵسین بە واجبەکانمان. ئەم واقعە طبعاً هەمووی تاڵ و تاریک نییە بەڕاستی، ئەو ڕەشبینیەی کە بۆتە بەشێک لە فەرهەنگ ئەویش هەڵەیەکی کەم نییە، چونکە ئێمە لێرە دانیشتوین تۆ بێنە بەرچاوی خۆت 25 ساڵ لە پێش ئێستەوە چۆن بوو، 30 ساڵ لە پێش ئێستەوە چی بوو. ئەم ماوەیە بەعزێ شتی باش کراوە پەروەردەی کەین و بەرەو پێشی ببین، بەعزێکیش خراپە بە دقت و دڵسۆزانە معالەجەی بکەین. پرۆسەی چاکسازی پرۆزەیەکە طبعاً نەخشەی زەمەنی ئەوێ، پلانی ئەوێ، ئەولەویەت تەرتیبکردنی ئەوێ، یەکدەنگی ئەوێ، کەس ئەوی تر متهم نەکا و کەسیش دز نییە و ئەوی تریش فریشتە بێ. هەموو ئەگەر بەشێک لە فریشتەییمان تایە باشێکیش لە دوور لە ئێوەی بەڕێز شەیتەنەت و لاروێریمان تایە. ئەوەی کە گرنگە پێکەوە بەشی خێر لە خۆمانە بەهێز بکەین، دڵسۆزی زۆرتر بکەین، پێکەوە تەنازول بکەین لەو بەشە نەفسانیەی خۆمان، لەو جێژەڵوکە نەفسی و شخصیەی کە تێکەوتوین، ئەتوانین گۆڕانکاری دەست پێ بکەین، ئەتوانین چاکسازی بخەینە ڕێ. طبعاً لە کەمەوە بۆ زۆر لە شتی ئەساسی و جەوهەریەوە بۆ شتە لاوەکیەکان. لە هەمووی گرنگتر واقعیەت، یعنی واقع بینی ئەتوانێ واقعەکان بگۆڕێ، بە تەمەنیات و بە تەخەیول بە خەیاڵ واقع ناگۆڕێ، بە واقعیەت واقع ئەگۆڕێ، بە مستاقیەت و ڕاستکردن لەگەڵ خۆمان، لەگەڵ خەڵکمان، لەگەڵ خوامان، بە پلان و بەرنامە نە بە یاریکردن بە عەواتفی خەڵک و ئیستیغلالی بەعزێ لە مەسەلەکان. لێرەوە بەشە عەمەلیەکەی ئەوەیە کە ئەبێ ئیقراری بکەین پەکخستنی پەرلەمان نوقسانێکی گەورەیە بۆ هەموومان. هەموومان ئەبێ بمانەوێ نەمانەوێ ئەو لەکەیە ئەو عەیبەیەمان بەرکەوتووە. پەرلەمان مؤسسەیەکی شەرعی هەڵبژێراو ئێستا پەکی کەوتووە، وە ساڵێک چەند ماوەیەکە ئەبێ بخرێتەوە گەڕ، ئەبێ هەموو ئەوانەی کە خۆیان بە بەرپرس ئەبینن لە و تاریخ و ڕابردووشیان هەیە و حەزیان لەوەیە ئەو تاریخی خۆیان ڕێز لێ بگرن، ئەبێ لێرەشا بۆستن لە بردەمی ئەم حەقیقەتە کە پەخستنی پەرلەمان هەر کەس شەریک بێتایە بەو میقدارە تووشی هەڵەیەکی گەورە بووە. طبعاً پەکخستنی پەرلەمان پرۆسەیەک بووە، ناتوانێت بڵێ حەدەسێکە، ڕەنگە بۆچوونی جیاوازە سەرم قسەیە ببێ. حەلەقەی ئەخیری پەکخستنی پەرلەمان فڵان حەدەسە، بەڵام حەلەقەی ئەوەڵی چییە؟ ناتەبایی و ناڕێکی و ململانێ و مزایدات بەشێکی گەورەیە لە هۆکارەکانی پەکخستنی پەرلەمان. وڕگرتن و عەناد و غرور و ئەو نەخۆشیانەی کە ئەزانین بەشێکی گەورەیە لە هۆکاری بەگەڕنەخستنەوەی پەرلەمان.
ئەبێ پەرلەمان بکەوێتەوە ئیش حکوومەت کاراتر بکرێ پێکمانەوە هەمومان خەمی بژێوی و حاڵی میلەتی خۆمان بخۆین خەمی ئایندەی نادیاری پاش داعش بخۆین و بە شەراکەت پێکەوە مەسئولیەت تەحەمل بکەین ناو ماڵی کورد بەم پەرتەوازەیە لە بەردەمی مەترسی گەورایە ئومێ دەکەین کە بتوانین پێکمانەوە بگەڕێنەوە بۆ ڕاستیەکان بگەڕێنەوە بۆ بەراعەتی ساڵانی خەباتی شاخ و بتوانین پێکەوە ئینشاءالله ئایندەیەکی باشتر ڕەنگڕێژی بکەین بۆ میلەتەکەمان خۆشمان لە مەسئولیەتی ئەمڕۆی خۆمان نەجات بین. زۆر سپاس.